تیوار ڕاستی و دروستی دیارنەمانی 176 ملیۆن دۆلاری بەرپرسانی یەکێتی ئاشکرا دەکات. پارەکە لە چ وڵاتێکە و بۆچی دەستی بەسەردا گیراوە؟ ماوەی چەند ڕۆژێکە دەنگۆی دەست بە سەرداگرتن و دیارنەمانی 176 ملیۆن دۆلاری دوو بەرپرسی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە و تیوار بە پێویستی زانی بە دوواداچوونێکی ڕۆژنامەوانی ورد بۆ زانینی وردەکاریەکان و ڕاستی و دروستی ئەو پرسە بکات. بە پێی زانیاری و بە دوواداچوونەکانی تیوار لە مانگی ئەیلولی 2022 کوڕە گەورەی هاوڕێ دارۆ شێخنووری ئەندامی ئێستای مەکتەبی سیاسی یەکێتی بە نوێنەرایەتی باوکی و وەکو بریکاری ڕێگە پێدراو بڕی 52 ملیۆن دۆلار لە سلێمانیەوە دەباتە بانکی NBD واتە بانکی نیشتیمانی ئیمارات و دواتریش لە مانگی ئابی 2023دا دیسان هەمان کەس بڕی 90 ملیۆن دۆلاری دیکە کە لە کوردستانەوە نێردرا بوو دەخاتە سەر هەمان هەژمار. بە پێی زانیاریەکان کە لە سەرچاوەیەکی نێو ئیدارەی گشتی یەکێتی دەستکەوتووە ئەو هەژماری بانکی نیشتیمانی ئیمارات پێشتریش 67 ملیۆن دۆلاری تری لەسەر بووە. لە سەفەری مانگی ئایاریدا هاوڕێ دارۆ داوا لە پارێزەرەکەی دەکات کە هەموو ئەو پارانەی لەسەر هەژماری یەکەمی بانکی NBD هەیە بیخاتە سەر هەژمارەکەی سەربانکی ئەبوزەبی بازرگانی یەک دوای کۆبوونەوەی هەموو پارەکان کە بڕەکەی 176 ملیۆن دۆلارە بە ناوی کەسێک کە هیچ پێشینەیەکی بازرگانی لە وڵاتە نییە. بەرپرسانی ئەمنی ئیمارات و بەرپرسانی پۆلیس و بانکەکە دەخاتە گومانەوە. هەر بۆیە دەستەی لێکۆڵینەوەی دارایی دەکەونە بە دوواداچوون و لێکۆڵینەوە لەسەر خاوەنی هەژمارەکە. بە پێی زانیاریەکانی تیوار خاوەنی پارەکە بەنیاز بووە پارەکە بباتە بانکێک لە ئەڵمانیا. بەرپرسانی ئەمنی ئیمارات لە مانگی 11 پارساڵ پارێزەری هاوڕێدار و بانک دەکەنە بەشی لێکۆڵینەوەی دارایی و بانکی و داوای لێ دەکەن ڕوونکردنەوەیان پێ بدات لەسەر چۆنێتی دەستکەوتنی ئەو هەموو پارە بێپێشینەیە. دواتر وەزارەتی دەرەوە بە فەرمی لە ڕێگای قونسوڵخانەکەی لە هەولێر داوا لە حکوومەتی هەرێم دەکات زانیاری باوەڕپێکراویان لەسەر سەرچاوی ئەو پارانە پێبدەن تا بزانن بە چ جۆرێک بەدەزاتون بەو پێی ئیماراتیەکان لە سپیکردنەوەی پارەکە دەترسن. دوای مانجێک حکوومەتی هەرێم وەڵام دەداتەوە و دەڵێت ئەوان ئاگادار نین لە سەرچاوی بنەڕەتی بەدەساتووی پارەکە. دوای گەیشتنی وەڵامەکە دەسەڵاتدارانی ئیمارات دەست بەجێ دەست بەسەر 176 ملیۆن دۆلارەکەی هاوڕێ شێخدارۆی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیدا دەگرن و فەرمانی لێپێچینەوەش بۆ هاوڕێ دەردەکەن و داوا دەکەن پارێزەرەکەی ئامادەی بکات بۆ بەردەم دادوەر. فەرمانی دەست بە سەرداگرتنی بڕی 17,000 دەفتەر دۆلارەکەی مەکتەب سیاسیەکە سەرۆکی یەکێتی بە خێرایی دەێنێتە سەرخەت و هەرزوو دەست دەکەن بە دانووسان لەگەڵ قونسوڵخانە و لەسەر داوای ئەو قوبات جەلال تاڵەبانی خۆی دەگەێنێتە قونسوڵخانەی ئیمارات لە هەولێر. دوایەوەی قونسوڵ بە قوبات تاڵەبانی دەڵێت کارەکە لە دەسەڵاتی ئەودانیە. بافڵ تاڵەبانی بەپەلە خۆی دەگەێنێتە دووبەی بۆ دانووسان. لە کوردستان و سلێمانیش دوو تیم و دوو دەستەی پارێزەر سەرقاڵی پینەکردن و دروستکردنی ئەوراقی دروستکراون بەو پێی دەیانەوێت بیسەلمێنن کە پارەکە یاساییە و لێرە و لە سلێمانی لە بزنسێکدا دەستکەوتووە. هەر بۆیە سەروەتەکەی کۆمپانیای ئانزۆی هاوڕێدارۆ پرۆژەکانی بەدەهێندەی نرخی بنەڕەتی خۆیان خەمڵێنراون. چەندان پرۆژەی بازرگانی دیکە لە سلێمانی بۆ ڕێکردنەوەی کارەکە و هێنانە دەرەوەی پارەکە بەناویەوە کراوە. بە پێی زانیاریەکانی تیوار تا ئێستا دەسەڵاتدارانی ئیمارات نەگەیشتون بەو دەرەنجامەی کە ئەو پارەیە بە شێوەیەکی تەندروست بەدەزاتووە. هەر بۆیە 176 ملیۆن دۆلارەکە دەستی بەسەردا گیراوە و هەوڵەکانی سەرۆکی یەکێتیش بێ ئەنجام بوون.